سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکانم کاتتان باش هیوادارم هەموو لایەکتان زۆر باش و تەندروست بن. ئەمڕۆژ وەک هەمیشە چیرۆکێکی نوێم بۆ ئێوە ئامادە کردووە کە هیوادارم جێگەی سوود بێ بۆ هەموو لایەکتان. چیرۆکی ئەمڕۆژمان چیرۆکێکی تایبەتە و لەژێر ناونیشانی دیاری ڕۆژی لەدایک بوون. کوڕێک هەبوو ناوی وریا بوو، لەگەڵ دایکی لە ماڵێکی بچووکە پێکەوە ژیان. ڕۆژێکیان گوێی لە دایکی بوو کاتێکە بە تەلەفۆن قسەیە کرد. گوێی لێ بوو کە یوت ڕۆژی شەممە بەنیازم مۆڵەت وەرگرم لەبەر ئەوەی جەژنی لەدایک بوونمە. دواتر ئەیوت نەخێر هیچ ئاهەنگێک ساز ناکەم، تەنیا ڕۆژێکی هێمن و ئاسایی ئەبێت هەر لە ماڵەوە بم. وریاش کە گوێی لە قسەکانی دایکی بوو هەستی بە دڵتەنگیەکی زۆر کرد. لە کاتی کۆچی دوایی باوکیەوە دایکی هەرگیز پێ نەکەنی بوو. وریا لە دڵی خۆیان بیری کردەوە وتی هەرچەنە حەزەکەم وای لێ بکەم کە ئاسوودە بێ، هەڵەستم بە شتێک بۆ ئەوەی کە ئاسوودەی بکەم، بەڵام نازانم چی بکەم. دوای نیوەڕۆی ڕۆژی هەینی وریا ڕۆیشت بۆ مارکێتەکەی گەڕەکەکەی خۆیان. کاتێکی پیرۆزبایی هەڵبژارد کە بۆ جەژنی لەدایکبوونی دایکی بیکا بە دیاری. نرخی تۆمارکراوی سەر کارتەکە 10,000 بوو. کاتێک وریا دەستی کرد بە گیرفانیا تا نرخی کارتەکە بە تووشی شۆک بوو، چونکە تەنیا 5,000 پێ بوو. چ دیاریەکی جەژنی لەدایکبوون هەیە ئەتوانێت بیکڕێت تەنیا بەو 5,000. زۆر بێتاقەت بوو. بە هێواشی لە لایەکەوە ڕۆژ بۆ لایەکی تر، بەڵام نەیتوانی بەرگەی ئەو شتە بگرێ کە سەرسامیان کردبوو. زۆر بە هێواشی و بە نهێنی کارتەکەی خستە جانتاکەیەوە. وریا لە بەردەمبەشی دەستکێشەکانە وەستا. لەگەڵ ئەوەشە دایکی دەستکێشێکی لەدەست ناکرد هەرگیز، مەگەر لە کەشوهەوایەکی زۆر ساردا بووایە بچوایەتە دەرەوە ئەو کاتە دەستکێشی بەکارەهێنا. کە سەیری کرد نرخی دەستکێشەکە تەنها 5,000 بوو. ڕۆژ بۆ لای بەشی سەرشانەکان نرخیان بەرزتر بوو، کەسیش لەوێ نەبوو. سەرشانێکی سووری هەڵگرت و بە هێواشی خستی گیرفانیەوە. بەپەلە لە مارکێتەکە هاتە دەرەوە بەبێ ئەوەی هیچ کەسێک بیپشکنێ. کاتی گەیشتنەوەی بۆ ماڵەوە هەستا بە پێچانەوەی سەرشانە سوورەکە کە لە کاغەزێکی پێچانەوەی دیارەکانە بوو لە ژێر مێزەکەیە شاردیەوە. بەڵام لەگەڵ ئەوەیە زۆر نائارام بوو. بیری ئەکردەوە ئەیوت من نابوو ئەو سەرشانە بەرم بەبێ ئەوەی پارەکەی بەم و پرس نەکەم. بۆ ڕۆژی دواتر ڕۆیشت بۆ ژووری نووسنەکەی دایکی. وریا سڵاوێکی گەرمی لە دایکی کردووتی ڕۆژی لەدایکبوون پیرۆز بێ، باشترین دایکی ژیانم. پاشان کارتەکە و دیارەکەی پێیە. ئەویش خەندەیەکی کرد و دیارەکەی کردەوە سەرشانە سوورەکەی بینی و کە وریا لە مارکێتەکە پارەی پێ نەیابوو ڕاستەخۆ بردبووی. دایکی وریا بە پەنجەکانی دەستی لە سەرشانەکە نزیک بووانێ و هەستی کرد زۆر نەرمشل بوو. ڕێک ئەدوت ئاوریشمە. پێیوت بێگومان ئەو سەرشانە نرخی زۆر گرانە، تۆ لەکوێ پارە و دەستکەوتەوە وریا بۆ ئەوی کە ئەوەی پێ بکڕی؟ وریاش سێرێکی خوارەوەی کرد و دوور لە چاوەکانی دایکی وتی ئای خوای گیان. لەپڕ هەستی کرد هەستاوە بە چ کارێک. دایکی پێیوت چییە؟ تو ئەو سەرشانە و بردووە؟ وریا کە چاوەکانی پڕ بوو لە فرمێسک وتی من ویستم دڵی تۆ ئاسوودە بکەم دایکەی گیان. دایکی زیاتر ڕایکێشا بۆ لای خۆی و پێیوت نابوو ئەو سەرشانە بەری کوڕەکەم، پەیمانم بەرێ کە هەرگیز جارێکی کە ئەوە دووبارە نەکەیتەوە. وریاش سەری لەقان و وەک نیشانەی گوێڕایاڵی بەڵێنی بە دایکیە هەرگیز جارێکی تر شتێکی لەو شێوەیە دووبارە نەکاتەوە. دایکی بەردەوام بوو لەسەر قسەکانی و وتی بچکۆ لە ئازیزەکەی من نامەوێ هەرگیز تۆ کاری هەڵە بکەی لە ژیانتە. بەڕاستی من زۆرم خۆشەویت و ئەشزانم کە تۆ چەنە من خۆشەوێ.
پاشان بە دڵخۆشیەوە پێیوت بەڵام خۆشەویستی مانای ئەوە نییە کە تۆ دیاری گرانبەها پێشکەش بکەیت. تەنها ئامادەکردنی کوپێکی چا یان قاوە یان هەر شتێکی تر لە پێناوی منە زۆر بەختەوەرمەکە. بۆ ماوەیەک وەستان و پاشان گەڕایەوە و بە دڵنیاییەوە وتی دوای خواردنی نانی بەیانی پێکەوە ئەڕێنەوە بۆ مارکێتەکە و سەرشانەکە گێڕینەوە. ئەگەر سەرشانەکەش نەگێڕینەوە گرنگەوەیە نرخی سەرشانەکە ئەین. من دیارێکی تۆم وەرگرت و پێشم خۆش بووە. وریاش بە دڵنیاییەوە وەڵامی دایکیایەوە وتی بەڵێ دایکی گیان، ئێستا ئەڕۆم چایەک و خواردنێکی بەیانی زۆر تایبەتە بۆ ئامادەکەم بۆ ڕۆژی لەدایک بوونەکە و دوای ئەوە وریا لەگەڵ دایکی ڕۆیشتن بۆ مارکێتەکە و ئەو سەرشانەی کە بەبێ پرس بردبووی گێڕایەوە بۆ خاوەنی مارکێتەکە و هەروەها وریا زۆر داوای لێبوردنی کرد کە ئەو ڕۆژە بەهۆی ئەوەی کە مێشکی لە لای خۆشەویستی دایکی بوو ڕۆژی لە دایک بوونەکە بووە کارێکی هەڵی کردووە لە بەرەوەی پارەی کەم پێ بووە. بەڵام خاوەن مارکێتەکەش دەستی هێنا بەسەری وریایە و وتی هەرگیز جارێکی تر ئەو شتە دووبارە مەکەرەوە. ئەگەر لە کاتێکە پێویستت بە شتێ بوو ئاساییە بەقەدەر ئەوەنەی کە خۆت بێتە هەر شتێک توانیت بیکڕە و بیکە بە دیاری. ئەگەریش زانیت نەوتوانی ئەو کاتە ئەتوانی بە شتێکی کە پیرۆزبایەکەی خۆت پێشکەش بە ئەو کەسە بکەی کە خۆش دەوێت لە ژیانتە. ئیتر بەو هۆیەوە شتەکان گێڕایەوە و دواتر خاوەن مارکێتەکەش وەک دیارەک شتێکی پێشکەشی وریا کرد لە بۆکسێکی بچووکە کە کتێبێک بوو پڕ بوو لە ئامۆژگاری جوان. ئیتر زۆریان پێخۆش بوو، هەردووچیان گەڕانەوە بۆ ماڵەوە. ئەو ڕۆژیان زۆر بەخۆشی بەسەر برد. لەم چیرۆکەیە فێری چی بووین؟ فێری مانای خۆشەویستی ڕاستەقینە بووین کە مرج نییە. کاتێک کە کەسێکمان خۆشەوێت و بۆنەیەکێ بێ ئێمە تەنیا هەوڵ بین کە شتێکی زۆر گرانی پێشکەشکەین یان دیارێکی گرانبەهای بۆ بکڕین. هەندێک جار شتێکی زۆر بچکۆلە گزارشتە لە خۆشەویستیەکی زۆر گەورە کەواتە هەرگیز بەبێ پرس لە هیچ شوێنەکە پێویست ناکە هیچ شتێک بەرن. ئەگەریش توانای شتێکتان نەبوو بیکڕن ئەو پارەی کە پێتانە جگە لە دیاری و ڕۆژی لەدایک بوون تەنانەت بۆ خۆشتان بۆ نمونەتانەوە بچن بۆ دوکانێک پسکی تێ بکڕن سێرەکەن پارەکەتان کەمە پسکیتی لێ بە پارەکەی لە ئێوە زیاترە پسکیتیشی لێ بەقەدەرە و پارەیە ڕەنگە کەمتریش بێ کەواتە هەوڵ بن بەقەدەر پارەکەی خۆتان یان کەمتر لە پارەکەی خۆتان ئەو شتە هەڵگرن کە پێویستان پێێتی. هیوادارم هەمووتان گوێتان لە چیرۆکەکەم گرت بێ و سودیشتان لێ بینی بێ. هەتا بەرنامێکی نوێ و چیرۆکێکی نوێی داپیرە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.